سڵاوتان لێبێت سەبارەت بە بارودۆخی هەرێمی کوردستان و چەند پرسێکی تایبەتی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی لەگەڵ بەڕێز عەلی حەمەد ساڵح بڕیاردەری ڕەوتی هەڵوێست گفتوگۆ دەکەین بۆ ئەوەی گفتوگۆیەکی چڕ بکەین لەسەر ئەو کێشە هەنووکەیانی کە ئێستا لە هەرێمی کوردستان ناهەیە. کاک عەلی سڵاو لێبێ بەخێربێیت. سپاس بۆیەوە. سەبارەت بە پرسیاری یەکەممان بۆ هەرێمی کوردستان، ئەم دۆخی چەخبەستووی کە هەرێمی کوردستانی تێدایە، حکوومەت پەرلەمان کە ئێستا بە دۆخێکی فەراخێکی سیاسیاتی ئەپەڕی دەستوری شەبامان شێوە وەکو ڕوتی هەڵوێست قسەتان لەسەر ئەوە چییە؟ چۆن ئەم دۆخە چەخبەستووە تێپەڕێندێ؟ سڵاو ڕێز بە ناوی خوای گەورە بەخێر بێن. طبعاً دۆخی هەرێمی کوردستان نتوانم بڵێم لە دوای دۆخی شەڕی ناوخۆوە لە خراپترین وەزعایە ئێستا. ئەم دۆخی ئێستا هەرێمی کوردستان ئەوەنە لە لەدبوونەوە نزیکە، ئەوەنە لە دروستکردنی حکوومەتێکی یەکگرتووە نزیک نییە. هۆکارەکەشی بەدڵنیاییەوە پارتی وێکێتین کە لەسەر مەناسب و بڕیاردەر و سەرۆت و سامانی ئەم وڵاتە ناکۆکن، یەکێتی وا بیرەکاتەوە ئەوەی لە ڕابردووە پارتی پێیداوە کەمترە لە توانە و حسەی خۆی، پێی وایە یا لە ڕاستی شاوایە هەموو جوبگە گرنگەکانی حکومڕانی و اقتصاد و بەڕێوەبردن و ئەمن و سوپایە وڵاتە بێ لای پارتی بێ. پارتیش ئێستا ئەوەیەکە ئەمە سەری دەرهێنا بۆ بەریەکەوتنە گەورەی کە ئێستا بە فەرمی هەرێمی کوردستان تەنیا ئەعلانکردنیمە ئەوەی منتم آخر چەقۆی ئەدرێ لە دڵی هەرێمی کوردستان. ئێستا هەرێمی کوردستان لەد بووە بەڕاستی، ئێستا حدود هەیە لە بینی پارتی وێکێتیە، پارە لە خەڵک وەرەگیرێ لە بینی لە حدودەکانە بۆ تێبەڕاندنی کاڵا، دوو سوپا، دوو هێزی ئەمنی، دوو بەڕێوەبردن، دوو ئابووری، دوو اقتصاد، دوو خاڵی سنووری، هیچ شتێک ئێستا نەماوەیەکێتی پارتی یەکخا، هیچ شتێک، یعنی هیچ شتێکی یەکگرتوو نییە جگە لە ناوی هەرێمی کوردستان. یانوێ ئەوەش لێڵ. کاک عەلی، ئەگەر باسی یەکگرتووی هێزە سیاسیەکان بکەین، ئێستا پرۆژەیەکی سۆسیالیست هەیە بۆ ئەوەی کە ئەنجومەنێکی باڵای لانە سیاسەکان دروست بکرێت بۆ ئەوەی ئەم دۆخە چارەسەر بکرێت. ئێوە ڕاتان لەسەر ئەو ئەنجومەنە چییە؟ وەڵا کۆمەڵک پرۆژەی تریش هەبوو، کۆبوونەوەیەک کەسی یەکەمی حزبەکان بکرێت لە پەرلەمان، ئەنجومەن یاخەز ئەمە تۆ ناکرێ موەسسەساتە مووی پەک خەی دیوەخان دروستکەی. تۆ پەرلەمان لە بریوەی پەرلەمانێکی کارە و فعالت هەبێ بەپێی قەوانینەکان بە دوواداچوون کاوژیانی خەڵکو و مەشای، بڵا پەرلەمانم پەک خستووە و 3 ساڵەدام خستووە دێم ئەنجومەنێکی حزبەکان دروستەکەم. بەدڵنیاییەوە ئێمە بەشدار نابین و دژی ئەو فۆرمەشین کە سەرۆک حەزب و شت کۆ ببنەوە و ببنە بەدیلی حکومڕانی. ئەمە بۆ کۆبوونەوەی کەسی یەکەم. من معارەزەی نیەمە، ئیشی معارەزە نییە خەمی ئەوەی بێت یعنی دوو حەزبی دەسەڵاتدار سەرۆت و سامانی ئەم وڵاتەیان ئێستا بەش کردووە، بردوویانە ملیارها دۆلاریان بردووە. ئێستا خەمی ئەوەمان بێبین بڵێت تو خوا هەرچۆن بێ ئێوە خۆتان ڕێکەون، هەم دیسان و سەرۆکاتی پەرلەمان بەرن، سەرۆکاتی هەرێم بەرن، حکومەت بەرن، اقتصادی ئەم وڵاتە بەرن، ئێمەش بینە معارەزەتان دوایەوە. ئەمە ئیشی ئێمە نییە. ئیشی هێزی ئۆپۆزیسیۆن ئەوەیە تیش دژی چەوتیەکانی دەسەڵات بێ، ئەوەی کە لە توانایەتی. ئیشی حزبی ئۆپۆزیسیۆن نییە لە خەمی ئەوا بێ هێزەکانی دەسەڵات ڕێککەون و سەروەت و سامانی وڵاتە لە بینی خۆیان ئادا بەشکەن. من ڕێز لە جوو دیێر کەسێکە گرم لەوانەیە ئەو بەنیەتێکی باش لە وجهە نەزەری خۆی وە بیری لێکاتەوە، منیش لەو واقع سیاسیەوە بیری لەکەینەوە کە ساڵهای ساڵە تێین بینیومانە. کاک عەلی، سەبارەت بە بودجەی هەرێمی کوردستان، موچەی هەرێمی کوردستان باوە بڵێن، حکوومەتی عێراق ئێستا 120 میلیارد مەقاسەیە کات. ئەو مەقاسەیە پێشتر وا باسەکرا کە زەرەری بۆ هەرێم هەیە. ئەمە ئەم بڕینی موچەیە کێشە دروستەکە بۆ کۆمەڵەشت. ئایا حکوومەتی هەرێمی کوردستان بە لێبڕینەوە یاخود ئایا کاریگەری هەیە لەسەر موچەی فەرمانبەران زیاتر؟ بەدڵنیاییەوە هیچ کاریگەریەکی نابێت، چکە لە 21 23 لە هەموو ئەو دۆخانە داهات هەرێمی کوردستان سەر و 400 میلیارد دینار بووە. 120شی بدرێ بە موچە و 40شی بدرێ بە گرێبەست، هێشتا بڕێکی ئەجگار زۆر ماوەتەوە بۆ خەدەمات و بۆ پرۆژە و بۆ مشارە. بەڵام
ئەوەی زەرەری داوە لەم کایە ئەو گەندەڵی ڕێکخراوەیە کە هەیە ئێستا بەرەو نەمانی گومرگی یەکجارێکیە ڕوا لە بەرەوەی هێزە دەسەڵاتدارەکان خەریکی قاچاقچێتی نەمەرزەکان بە عەلەنی لە بازاڕی سەر نووسینگە هەیە تۆ لەبری ئەوەی بارەکەت بە گومرگ بدەی ئەڕۆی ڕقەمی سیارەکەت دەدەی بە نیوە قیمەت بەبێ گومرگ بۆ داخڵەکەت لەولاوە و تاڵانی زەویەی بینی لەولاوە بەردەوام کۆمپانیای نوێرن بۆی داهاتی گشتی بەرێ کاتێک کە تۆ هەموو ئەمانەیەکی بەدڵنیایە و داهات نامێنێ خاڵێکی تر ئەو دۆخەی عێراقی تیا ئێستا دۆخێکی زۆر دژوارە ها عێراق 4-5 مانگی تر بەرگەی ئەمە ناکرێت عێراق اقتصادی عێراق پشت بە نەوت دەبەسێت تۆ کە نەوتت نەفرۆشت یعنی مانگێ 2 مانگ 3 مانگ 4 مانگ پشت بە دەگە بەسی بە قەرزە بەسی عێراق تووشی کێشەیەکی گەورەی داراییە بێ کاتێک کە پێت وایە عێراق تووشی کێشەی گەورەی دارایی بووە پێت وان نەبێ مانگانە هەموو مانگێ دێت تریلیۆنێک بە بەلاشی شەدابێت کاک عەلی تۆ پێت وایە ئەم بارودۆخەی هەرێمی کوردستانی تێدایە بەرەو ئاخارێکی خراپەچێت بەرەو ئاخارێکی زۆر خراپەچێ دەک لە ناوخۆی هەرێمی کوردستانە بەداخەوە ینی خۆ سەروەت و سامانی ئەم وڵاتە ینی لەوەتەی پارتی وێکێتیە شەڕی ناوخۆیان کرد کەس و کاری زۆرمانیان کوشت خەڵکیان دەربەدەر کرد دوای ئەوە هاتن بە شیرینی 90 ملیارها دۆلاریان خوارد تەنانەت ئەو بودجەشی لە عێراقەوە تا چواردە جگە لە گەندەڵی هەمومانی 7 ملیۆن دلار بەس بۆ حەز بەڕۆی بە وشکی داهاتی ناوخۆ بۆ ئەوانە ڕۆی هەمووی بۆ ئەوانە ڕۆی بەمەن شۆ نەوەسان دوای ئەوە دەستیان کرد خۆیان نەوت فرۆشی و ئەوجا قاچاقچێتیان داهێنا و دەیان هزار دۆنم زەویان بر بۆ کۆمپانیەکانیان بە هەموو شتێکیان کرد خۆ کەسیچی نەکردە ئەوانە هێشتا بەمە ڕازی نین ئەڵێن ئەمانوێ بە یەکجاریش لەتی بکەن ململانێ لەسەر وەزارەتێ لەسەر پۆستێکە هەم ئەنزین دوو ئیدارەی من پێم وانییە هیچ ئاسۆیەکی گەش لە سای حکومڕانی پارتی وێکێت چاوەڕێ هەرێمی کوردستان کاک عەلی و تۆ باسی ئۆپۆزیسیۆنی کرد ئێوەش ئۆپۆزیسیۆنن ئایا پرۆژەیەکەیە بۆ ئەم ئۆپۆزیسیۆنانە خۆیان پرۆژیان هەبێت بۆچی ئێوە ئەڵێن حزبی ئۆپۆزیسیۆن هەیە بۆچی پارچەن بۆچی یەک ناگرێت بۆچی ئایدیایەکتان نییە بۆ یەک بیرۆ ڕابێ بۆی پارچە نین یعنی ئێستا ئێمە ئۆپۆزیسیۆنین لەگەڵ یەکگرت و کۆمەڵە ینی ڕەنگە یەکگرت و مەنهەجێتێکی خۆی هەبێ لەگەڵ ڕێز و احترامان ینی ئێمە پەیوەندیشمان هەیە بەڵام جیاوازە بەس ئەوەی سە ئامانجێتی یەکێتی و پارتی کۆ ببنەوە و هەرچۆن بێ و حکومەت تەشکیلکەن ئێمە لەگەڵەوانی مەسەنا ئەم بیرکردنەوەی جیاوازە طبیعیانی من پێم وایە ئیشی من نییە خەمی ئەوم بێ بڕۆم بۆ کۆبوونەوەیکی پەرلەمان یا کۆبوونەوەی حزبەکان تو خۆیەکێتی و پارتیەک بگرن و سامانی وڵاتەدا ئەو پێی وایە نا لە پێناوی کوینە با ئەمەش بکرێ ئەمە بیرکردنەوەی جیاوازە طبیعیشە ڕەنگە ئەوان پارتێکی ئیسلامی بن ئەوە بە ئیسلاموانە سەر چاومانێمە هێزێکی ئایدۆلۆژی نین زیاتر ئیش لەسەر پرۆگرامەکەین ئیش لەسەر دیدگاکەین دیدگای حکومڕانی دیدگای حکومڕانی ئەوەیە دیدی تۆ بۆ سوپاچیە دیدی تۆ بۆ دادگا چییە دیدی تۆ بۆ سیستەمی دارایی لە وڵاتە چییە دیدی تۆ بۆ سیستەمی پەروەردە چییە واتە ڕەخنەی دقیق بەدائیلی عەقڵانی لە پێناوی حکومڕانیەکی باش لەگەڵ کاراکردنەوەی پەرلەمان و حکوومەتان پەرلەمانێکی کارا هەبێت باشە بەس بەم نوع دروست نابێت بەڵام ئیشی ئەمە غەڵەت تێگەشتنیەکەیە ئیشی من ئەوە نییە بڕۆم پەلەم بێت بڕۆمە جەلسەی پەرلەمانەوە پەلەم بێت دەنگ بدەم بۆ ئەوەی سەرۆکایەتی پەرلەمان پارتی بیبا دوای ئەوە سەرۆکی هەرێم هەڵبژێرێ بڕۆم سەرۆکی حکومت بە ئێتاو تۆ فەرق چیە لەگەڵ پارتیەکە ئیتۆ نەتوتۆ من معارەزەم وانە هیچ فەرقی خنا کاک عەلی پرسیارێکی ترم ئەوەیە ئەم بارودۆخێکی ئێستا هەرێمی کوردستانی پیاتا تێپەڕ دەبێ و خۆ دەڵێ ئاسۆیەک نییە چی وای لێکرد بەم بارودۆخە بگات پارتی وێکێتی وستاس پارتی وێکێتی 35 ساڵە لەبری ئەوەی هەوڵدەن هەرێمی کوردستان بەهێز بێ هەوڵیان دا حکومت بەهێز بێ لەبری ئەوەی هەوڵدەن بنەماڵەکانیان حکومەتی و هەرێمی کوردستان بەهێز بن هەوڵیان دا بنەماڵەکان بەهێز بن لەبری ئەوەی هەوڵدەن هەرێمی کوردستان دەوڵەمەند بێ و اقتصادێکی هەبێ هەوڵیان دا بنەماڵ ینی یەک نمونەی بەسیتت بۆێنەوە لەکوێ بووە حکوومەتی هەرێمێکی بێسەرچاوی ئاوا کە ئەبینین بڵێ حکوومەت 35 تریلیۆن قەرزارە داشە بەڵام دەسەڵاتدارانی پارتی وێکێتی ملیاردێر بەڕاستی ملیاردێرن ها نەک خۆیان مناڵیان هەیە ملیاردێر زەوی هەیە بەس یەک زەویان بەهای
10 ملیار دۆلارە ئەوە کەیتر 2 ملیار دۆلار ینی ناکرێت مناڵی بەرپرسێ خاوەنی 15 ملیار دۆلار بێت مناڵێ گەنجە بەچی کۆت کردەوە ئیتر ئەبێ مناڵیان زانکۆی هەبێت ئەبێ پاڵاوکەی نەوتی هەبێت بۆری نەوتی هەبێت کەناڵی هەبێت ڕێکخراوی هەبێت پرۆژەی گەورە بکات کەس ناپرسێ لەکوێ کەس ناپرسێ لە بەپارەی چیە کێشە ئەوەیە ریسە پرسیار نەماوە ها پرسیار نەماوە ئیتر ملیارها دۆلار لێ بن و بەکڕینی خانیەک بە 2 دەفتەر دۆلار بۆ فەقیرێک واکەن خەڵکەمەی چفڵیان بۆ لێدات ئیش لەسەر ئەمە ئەکەن ئێسا ئیتر خێزانیانە بێت ڕێکخراویە بێت خۆیانە بێ هەیەیان بێت لەکوێ بەچی ئەمەیەکەن بەرپرسێکی ئاسایی لە مەدینە نەخلەیەک نە دوونە سێنە ڤێلاکرێ بە 6 ملیۆن دۆلار لە دوبەی لە ساڵێکە لەوانەیە 2 جار بڕوە هەموو مانگێکیش بۆ خەدەمات و سکیوریتیەکەی 2 دەفتەر دۆلارەدا ئەمە بەپارەی ئێمەیە زیویانە تەسەور مەکەمانەیتر لە خەمیەم نیشتیمانە کەنگالی پرسیارێتم لەسەر مەسلەی بنزینە سوتەمەنیەکی ڕۆژانە دابی نەکرێ بۆ هەرێمی کوردستان بۆ ئەوەی پاڵپشتکراو بێ لە ئەوەی کە نرخی سوتەمەنی لە ناوخوا دابەزێت واتە هیچ نەبێ هاوڵاتیانی هەرێمیش ئەو بنزینەیە کڕن نرخەکەی وەکو نرخی پارێزگاکانی عێراق بێت بەڵام سەرباری ئەوەی کە دەرگا کراوەتەوە بۆ هاوردەکردنی بنزین و سەرباری ئەوەی ئەو سوتەمەنیش دابی نەکرێت نرخی بنزین لە جێگەی خۆیەتی زۆر گۆڕانکاری بەسەر ناتوە بەرزە ئەمەش کاریگەری لەسەر بژێوی خەڵک کردووە لەسەرەوە چیتانەیە ئێستا لە ناوخۆی هەرێمی کوردستانە ڕۆژانە نزیکەی 90,000 بەرمیل نەوتە پاڵێ 50 زیاتر لە کارولاناسە پاڵێورێ جگە لە هەندێک شوێنیش کە بە تێکەڵکردنی مەواد دروسە بێت لەبەرەوەی دیارە پاڵاوکی کارولاناسیکێن دیارە ینی خاونەکانیان دیارە ئەمانە ئیش لەسەر کۆکردنەوەی زۆرتری قازانجەکەن ڕۆژانش نزیکەی 400 تەنکەرەچێ بۆ تورکیا گازوایل و منتوجات و چی ئەوانە کە دەسەڵات و پاڵاوگە و هەموو یەک بوو ئیتر کێ ناچارکا بە هەرزان بیدات مەسەن ئەو 50,000 کە من ئەڵێم 90,000 هەر 50کەش دانێ 1 دۆلاری داهات بۆ خەزێنەی گشتی نییە با وەزارەتی دارایی بەیانێ دەرکا بڵێ ئەم مانگە 12 دۆلاری پاڵاوتنی سوتەمەنیمان بۆ کەڕاوەتەوە شتیوان نییە کاکالیەوە لە پەرلەمان 4 کورسیتانێ بەو 4 کورسیەوە چیەکەن جارێ هەر نییە پەرلەمان بکەوێتە کارە تۆ معارەزە بەو کەرەسەی کە لە بەردەستایە خەڵک نازانێ خەڵک زۆر خەڵکەڵێ جا ئەمە هەرچیەکەن قسەیەکەی ئێوە باش کە زۆر ناڕەحەتە ئەم دۆخی ئەمەیتیین زەختێکی ئێجگار زۆری هەردوو حزبی دەسەڵاتدار هەیە ئەتوانم بڵێن تاکە حزبین لە کوردستانە ئامادە نەبووین بە ڕاستە و خۆ و ناڕاستە و خۆ 1 دۆلار لە دەسەڵات وەرگی بۆیە پێم 1 دۆلار نە لە خۆیان نە لە کۆمپانیان نە لە بەرپرسیان وەرگین بۆی ئاوا بێمنەتانە قسەیەکەین تووشی بربەستی یاساییمانەکەنەوە فشارمان لێەکەن هەوڵی کڕینی خەڵکەکان تەدەن ئۆپۆزیسیۆن بوون لەم دۆخەی ئێستا زۆر ناڕەحەتە بەڵام ئێمە ئەوەیە توانین ئێستا فراکسیۆنێکمان هەیە لە بەغا 5 کورسیە نەک لەسەر ئاستی کوردستانە لەسەر ئاستی عێراقا چالاکترین فراکسیۆنە یعنی لەسەر ئاستی عێراقا لەم فترە زەمەنی کراوە زۆرترین پرسیار زۆرترین بە دوواداچوون بەراورد بە عەدەدەکەت طبعاً فراکسیۆنی هەڵوێست کردوویەتی لە قۆناغی سەرەتای ئێمە بڕیارماندەوە پشوو درێژ بین نەیە سەود لە 4 ساڵی تر تەسلیمی هیچ کام لە حزبەکانی دەسەڵات نابین پشوو درێژانە ململانیان لەگەڵ سپاس کاک عەلی حەمەد ساڵح سپاس بینەرانی بەڕێز ئەم گفتوگویەک بوو لەگەڵ بەڕێز عەلی حەمەد ساڵح بڕیاردەری ڕەوتی هەڵوێست سەبارەت بە پرسەکانی هەرێمی کوردستان لە ڕووی سیاسی و ئابووری کۆمەڵایەتیەوە گفتوگۆی زۆرمان کرد هیوادارم زانیاریەکان و گفتوگۆکانی کاک عەلی حەمەد ساڵح بوێتە مای سوود بۆ هەموو لایەک کاک عەلی زۆر سپاس بۆ جەناب